خاتو تەلار. السلام عليكم مام صيام. وعليكم السلام ورحمة الله. مام صيام والله مش دەستم بەرز کردەوە هەر هەمان پرسیاری خات و ئەڵوەنم هەبوو منیش بە هەمان شێوە من زۆریش دواکەوتم یعنی کاری دواکەوتنەکەیشم هەر نەبوونی کات بووە یعنی زروفێک هاتوۆتە پێش نەمتوانیوە لەگەڵ سەلامەت مام صیام لەگەڵ گروپەکەیا بڕۆم بۆیە لە زۆربەی بربەستەکانە هەر نەمبڕیوە یعنی نەگەشتم بە ئەنجامێکی باشیش هۆکارەکەشی نەتوانین نەبووە الحەمدولیلا متوانی یعنی وەکو توانای خودی خۆم بەڵام نەبوونی کات و بەرپرسیارەتی و ماڵ و منداڵ ئاوای کرد کە نەتوانم مشرەک و خاتونەوتی لە دەرەوەی کاتەکانمان تۆزێک لەگەڵ کوردستانە نەئەگونجا بۆ زوومەکان بۆیە تر نەمتوانی بەوهینە ببوونی ئیلتیزاماتی تریش بوونە دەرس و دەوری کەشتم هەبوو هەر لەبەر ئەوە نەمتوانیوە یعنی بە باشی و بە شێوەیەکی باش لەگەڵ گروپی حوتە بڕۆم لەگەڵ هاوڕێیانە بۆیە وتم باشتر وایە چونکەم الحەمدولیلا لە زۆربەی زوومەکانە بەشدار بووم و زۆربەی زانیاریەکانیشم نووسیوەتەوە لە لای خۆم دام ناوە یعنی بتوانم دواتر ئیش لەسەر خۆم بکەم خۆم ئەو ڕاهێنان و شتانە بکەم ئێستا باشتر ئەوە بکەم خۆم ئاستی خۆم بەرزکەمەوە یاخود هەروەکو ئەڵوان خانوتی لەما بەشداری بکەم ئایا نابێتە کەڵەکە بوونی یەکی زۆر بۆ من کاتم نابێتە کەڵەکە وەک لە سەرتا ژدم ئەم خولە ئیش لەسەر جێبەجێکاریەکە و ڕاستکردنەوەی شێوازەکانی جێبەجێکردن لەو باوەڕامەکە بەشداریم خولە بکەیت هەملانی فکری زۆر بەهێزترە بێ و هەملانی زانستی دو هەم توانای ئەدای جێبەجێکاری شتە و کاتە چۆنڵی تێڕوانینێکی تر دەبێ بوو ئەی لەو باوەڕامەگەر بەشداری بکەیت زیاتر هەندەرت ئەبێ بۆ ئەوەی کە دواتر ئەم بابەتانە جێبەجێ بکەیت دواتر هەندەری زیاتر دەبێ بۆی پەرە بەرە لە بەرکردنەکەت و پەرە بە ئەو ڕاهێنانەش نەش بدەیت کە ئێمە پێتەڵین وانەی پێشوش ئینشاءڵڵا ئەگەر زروفێک هاتە پێشەوە و نەتوانی بەژاریکە ئەمەی ئەم ئاسی پێشکەوتووە هەر ئەمێنێت کە دواتر ئێمە زانیت چیەکەین هەست بەژار بێک ژۆژ لە گروپ یەک نیتوان بێ بەشدار بێ خسومانتە گروپی دوو بۆچی لەبەرەوەی ئێمە ینی گروپی پێشکەوتەکە بەردەوام ئەبدێت و شتی نوێی بێت واتە بەردەوامی ساکن ئێمە لە گروپی یەکە زۆر ئیشمان لەسەر کەمتریشمان لەسەر توێژینەوە کرد ئەم گروپێشمێکی باشمان لەسەر توێژینەوە کرد بۆنە کۆمەڵەتی زانستیمان هێناوە ئیشمان لەسەر کردو بۆنە ئەکرێ بۆ گروپی داهاتوو بۆنە ئێمە کۆرسێکی تر زیادکەین ناو کۆرسەک بۆ منەوە کاتە توانین بۆنە دەرنجانی فێربوون زیادکەین بۆ کۆرسەک یان بۆ منە بابەتی زۆر هەیە چونکە کۆرسەکە جێگیر نییە ئەم بابەت ئێسێمە بابەتە کە سوودی نەبوو بۆ نمونە لەهانەیە لە دە بابەتە کە هەمان بێت لەهانێ دوانیان سییانیان بەشداربوو زۆر سوودێکی وای لێ نەبین این لای ئەبین شتی نوێ خێنەشن یا بۆنە کۆمەڵە شتێکی نوێترە بینین ئەهێنین بۆ کۆرسەکە ئیزافاگەین ئەوە ئێمە بۆ ئاسایی لەمە بەشدار بوو گروپەکان دوا بخات چونکە تای ساکنە لە سەر و پێشکەوتەوەکەوە گروپێکی ترمان نییە کە بەشدار بووی بچێ بەس لە چالاکردنەوە پێشکەوتەکەمانەیە کە بەشدار بوو توانێت بێ بۆیە ڕاستی وڵی ئەوانەی دەرەوەی وڵات هەمومان کێشەی کاتمان هەیە لەبەرەوەی وەکو کوردستان نییە کاتەکانمان جیاوازەوە لەمە دواشا بەرەو پشووی هاوین ئەڕۆین زۆرتر سەفەر و ئەو شتانەمان لە پێشتر خۆتەزانی لە سەفەرکردنی شایەتەوە بۆ سەردانی کەس و کار کاتێکی ئاوا نابێ توانی ئیلتیزامات بکەیت و بە شێوەیەکی باش ئەنجا ڕاهێنانەکان بکەیت بۆیە وتم ئەگەر دوای بخەیت ئاسایی خۆتوانی بەڵێتوان هەر بەێک بخوێنی ئانی ناتوانانی دەستبەرداری بۆ بابەتێکی شتەکان ینی هەم زانستیە و هەم شتانێکی زۆر عملی بەڵێ من ئێستا بێ گروپی حوتەم زۆر نەمتوانی لەگەڵ یا بەباشی بڕۆم بەڵام ئەو زانیارانی کە مامۆساکان یعنی یاویانە و لە ڕیکۆردەکانی شاهەیە ڤیدۆکان هەموویم لە لای خۆم تۆمار کردووە ینی نووسیمەتەوە ئەتوانم دواتر ئیش لەسەر خۆم بکەم یعنی خۆم بەردەوام بووم بۆیە وتم ئەگەر ئەمە بتوانانی دوای ئەوەی کە باش بووم زانیم زۆر باش بووم و ئاستمەخ و هاوڕێیانم لێ هاتووە لە گروپی حوت ئینشاءڵڵا لەما بەشداری بکەمەوە خۆتیادی ینی دوا بخرێ ئەتوانی لە کاتی بەشداریکردنەکە دوای بخی بەڵام ملۆ باوەڕام ئەگەر بەشداری بکەیت ئێستا و زانیارانی کاتەوە چۆن جێبەجێ بکەیت باش ئەو کارە تێڕوانینێکی نیو و جیاوازتر تێ بۆ جێبەجێکردنی زانیار ئەنی ملۆ باوەڕامەگە بەشداری بکەیت هەم بۆ جێبەجێکردنی بابەتەکانی پێشوو سوودی لێبینی باشە چۆن جێبەجێیان بکەیت چونکە بۆ نەباوەتی وەرگرتنی تێبینی دروستکردنی فلاش کارت چۆن زانیارەکان وا لێ بکەین بەبیری خۆمانی بێنەوە چۆن زانیاریەک بە شێوەیەک بنێرینە یادگەی درێژخایەنمان کە ئیتر بەردەوام لەگەڵمانە بێ ینی ئەتوانی بۆ ئەم بابەتانیش سوودی لێ
ئینشاءڵڵا مۆسەگیان وەڵای بەپێی زۆر حەزم لێیە بەشدار بم بەڵام زروفی ئێرە ئاوایە ئەوە سەفەر وشتی لە پێش بێ ناتوانی ئەوە هۆکارەکەیەتی ئینشاءڵڵا بەپێی تواناخوای گەورە کاراسانی بکا بۆ هەموو لایەکمان سوچاوی ئەوەش خۆش بێ زۆر زۆر بەڕێزن دەستان خۆش بێ خوای گەورە ئاوات ئەکادمی گەورەترین ئەکادیمیای ئۆنلاینی کوردی زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا